جهو نتويك كفنارن لروجهلاته قالك جوانا لكردستان جيانا وديروكا كهفبش دنافرا وانو كردان ده چه تشت كردان و جوهان دگينه هف تشت هفبش ده پاشا روجا كردان و جوهان ده چنه چه تشت كرد جهو تفده جيد ترسن چه قاسا جهو لكردستان هبونه چون اسرائيل و هنك جوان جاردن وگريان گريدانا جهوين اسرائيل بكردستان ده و قالك پرسندن ده هيرو فريدريك مالم اندام برلمان سويد جمعه بحث بكي ليفر لكتابخانه كردي لستوكولم. Och de styr västerut i sina fälttåg. ميراتا جهويان لكردستان و ميراتا كردان لإسرائيل ناوي سيمينارا فريدريك مالم بو. مالم داناسينه که گشتي لسر ديروكا جهويان جه 5000 سال و ورده دا کوچين جهويان ديروكا وان لكردستان کوچبونا وان بو إسرائيل ايرو پیوندین وان به کردستان را و تشتین هفبش دنافبرا جهو کردان ده. فریدریک مالم ببیر آنی کو برزانی گوتیه تنه چیاین کردان دوست وانن و کبن وزیر که اسرائیل آبا ایبان گوتیه نیوه جهان هست دکه که اسرائیل جهوله رابه و نیوه دن برانبر وی بوچینه خمساره. اف دیار دکه گوان هر دو نتوایان هست دکر او بی دوستین راستقیننه بی پشتگرن و دوروبرا وان جوان حسناکه. پیوندین خورد ده نافبرا جهویان ده اگرا سرکه که وی نتوی دکاریه لبر همو هولدان قرکرن خوراگره. مخابن همان تشت لسر کردان درباس نابو دیروک دیار دکه که گلک ناکوکی نافقوی دناف کردان ده هبونه لی جیوگرافیا کردستان یا چیایی یک جوان اگران بویه که کردان دکاری خوب پارز. لگور توراته دوروبرا 3000 سال بره خدا ابراهیم را گوتیه خلق خوش باجار اور ببه او دورا کمشترا دستنیشان کریه هلبت او دور جی اسرائیل ایروه جهو کجبری اسرائیل دوین برچیبون بسرواندا دهیتو لوما دچنا مصر و جورجی موسى وان بدگرین سینا دیسا لگور توراته قوم موسى ده دولتان آوادکه دولت اسرائیل و دولت جهو ابراهیم بخواه باو اسحاقه یاکوب کرویه یاکوب 12 زاروک پیدا بونه و هر زاروکه کی هوزک جهویان پیدا دبه. سال 720 بری زاینه امپراتوریا آشوری دولت اسرائیل دروخینه و انجام ده هنک جهوزین جهویان دهینه و گوهستن با کردستانه. ده تورات ده نویسان دیه ده سال نهه ده جحکم حسایس پاشای آشوریان ساماریا داگیر کر. اسرائیلی و گوهستن آشوریا و لبر آوا هاور دورا حلاخ لگوسان و لباجار میدیا بجیبون. سالا 612 بری زاینه هف پیمانی میدی و بابلی داوی لآشوریان دهینه. سالا 507 بری زاینه دولتا بابلی اسرائیل داگیر دکه و 40 سالی جهویان زندانی دکه تاکو کروش دهه زوروان دبه و جهویان رزگار دکه. فریدریک مالم دبیجه گمان هی که جوان چاغان و جهول کردستان دیجی. گورا شاجن هیلین لباکور قدسیه بری 2000 سال او خودیا دولتا آدیابین بو و پایتخت آدیابین جی اربیل بو. سردم ناوین ده هنک لیکولینران سردانا کردستان کریه دکو بشوپینن به چه لحوزین جهویان هاتیه. لی هردم کسایتین اولیین جهو سردانا دورین کردان دکرینه جبو فیرکرنا اولا جهویان او برحفکرنا پاریان. ده 100 سالا 15 ده هنک جهویین کردستان کوچبری سفد بونه ده 100 سالین 16 تا 18 ده چه بلگه لبردستان نینن ده نافبر سالین 1900 و 1926 ده 1900 کسی جهو چونه فلسطینه و سال 1935 ده 1500 کس دیسا چونه فلسطینه. جهوین کردستان جیجیان خرازی بونه و چی کشه لگل دستلاتدارین هریمی نبونه. جبرکوان
داوا دەسەڵاتێ نەکریە و سەری هەلنەدایە وەکە کوردên din ew jî di çandiniyê de dixebitîne û ne tenê xwedî pîşeyên degmen bûne lê di hinek nivîsan de diyar dibe ku piraniya bazirganên qumaş yan jî caw cihû bûne. Li seranserî Kurdistanê 187 şêniyên cihûyan hebûn, 146 şênî li Kurdistana Iraqê, 19 li Kurdistana Îranê, 11 li Kurdistana Tirkiyê û 11 li Kurdistana Sûriya. Tevahiya cihûyên Kurdistanê 25 ta 3000 kesî bûn. Bi zimanê targû deng dikirin, oldar bûn lê ne ji wanê tundrew bûn. Piraniya cihûyên Kurdistanê gundî û nexwendî bûn piştî ku çûne İsraîl nasnameya xwe ya Kurdî bixwara birin û loma kêşeyên kultûrî di navbera wan û cihûyên welatên pîşesaziyê de peyda bûn. Ew cihûyên modern ku bi dilgermî dixwastin İsraîla nûjen ava bikin weke cihûyên eşkînazî. Friedrich Malm diyar dike ku bi egera çewsandin û binpêkirina mafên wan piraniya cihûyan nefret ji welatên ku jê hatine dikirin û cihûyên rojhilata navîn normal dengê xwe didine hêzên siyasî yên tundrew. Lê cihûyên Kurdistanê bi nasnameya xwe ya Kurdî şahnaz bûn, hez ji Kurdistanê dikirin û têkelkirina wan bi cihûyên din re ne asan. Jag är jätteintresserad av det judiska arvet i Kurdistan och jag är också väldigt intresserad av hur Kurdistan och Israel kan stötta varandra. Pirsa mîrata cihûyan li Kurdistanê û pêwendiyên Kurdistanê û cihûyan bo min herden pirseke balkêş bû. Bi rastî gelek tişt hene ku her du alî dikarin ji hevdû fêr bibin. Gelek tiştên hevbeş di navbera her du neteweyan de hene. Wek nimûne çewsandin û komkujiyên li dijî wan. Her du alî hez dikin ku wana dost nînin. Her wiha dîrokeke hevbeşî di navbera her duyan de heye. Em divê em ji bîr nekin ku 3000 cihû li Kurdistanê hebûn ta sala 1905 yanî ne ji mêjvejûr çûne. û ew cihû ji Kurdistanê hez dikin. Relationerna kan vara fortsatt goda mellan kurderna och judarna. بەڵێ ئەم سمینارێکی زۆر باش بوو لە کاکە فریدریک مالم بەڕاستی بە تایبەتی ئەم مەسەلەی جوو لە کوردستانە شتێکی تازەیە بۆ ئێمە خۆکارێکی کۆنە و پەیوەندیەکانی کوردستان بە جووەکان یەکجار کۆنە بەڵام ئەمڕۆ ببێتە سمینارێک بێگومان شتێکی باشە بۆ ئێمە کە بزانین مێژووی خۆمان و دوایی ئەم قبولکردنەی جووەکان لە کوردستانە وەک هیچ شوێنێکی دنیا نییە کە لە هەموو دنیاە دوژمنی جوو بوون بەڵام لە کوردستانە وەک مرۆڤێکی کورد ژیاون بە هیچ جۆرێک مەسایلی ڕەگەزپەرستی و دوژمنایەتی لەگەڵ جووە نەبووە ئێمەش ئەمە سەربەرزین بەو کارێکە نەتەوەی کورد نەک لەگەڵ هەرجوو لەگەر هەموو ملەتانی کوردستان بەم شێوە ڕەفتاری نواندووە. بەڵام لەم سمینارە کە من ئەیبینم کارێکی زۆر مەزنەکەی لەوەیە کە ئیسرائیل وەک دەوڵات پەیوەندیەکانی لەگەڵ کوردستانە لە ڕادەیەکی ئەوە بوو کە وەک کوردستان دەوڵەت نەبوو بۆیە پەیوەندیەکانی بەم شێوە نەبوو کە پێویست بن. ئێمەی کورد هەمیشە هەوڵی ئەمە بدەین کە نەتەوەی کورد ئازاد بێ کە نەتەوەی کورد دەتوانێت ڕێوشێنی ئەوەی ئیسرائیل کردوێتی نەک بە ڕەگەزپەرستی بەرامبەر عەرەب بەڵام یەکبوونەکەی وڵاتی خۆیان دروست کرد. کاتێک بوو لە ساڵی 1948 کە بلفۆر بەڵێنیدا کە دەوڵەتێکی وایان بۆ دروست بێ دەوڵەتەکە دروست نابوو ئەگەر ئەوان یەکسان نەبن یەکگرتوو نەبن بۆ ئازادی وڵاتەکەیان. لەو سەمیناریمە زانیاری خۆم زیاتر زانیاریم پێشتر هەبوو لە سەریا بەڵام زانیاریەکانی زیاتر بوو ئەوە بوو کە چۆنی ژیاون لەگەڵ مەسەلەن کوردە موسڵمانەکان چەند کوردی جوولەکە و موسڵمان ئەوەش کە پێ خۆشحاڵ بووم کە لێ زیاتر لێ قوڵبەوە ئەوە بوو کە هیچ کێشەیەکیان نەبووە لە ناو مەنتیقەی کوردستانە ینی نەوچە و سامەندراونەتەوە وەک لە وڵاتانی تر ئەوە خۆشحاڵ بووم کە وەمزانی شتێکی تریش کە بۆ من نوێ بوو کە ئەوانە زمانیان ئەرەمەیی بووە لام زۆر گرنگ و باش بوو کە زیاتر بە قوڵایی ئێستا چەند ئەو کوردانە کە لە ئیسرائیل هەنا بزانام ژمارەیان لە 100,000 زیاترە کە خۆ بە کورد و ینی شانازی بە ناسنامەی کوردی و کوردستانەوەکان.